حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جدی ناوە تا ئەو قەرزەی بەڵەندەران کە لەلایەتی بیگەڕێنێتەوە. لە ماوەی ڕابردووشدا 24 ملیار دینار دراوەتەوە بەڵەندەران. ڕۆژی شەمەش قوبات تاڵەبانی لەگەڵ بەڵەندەرانی سلێمانی کۆبەوە و لەو کۆبوونەوەیەدا بەڵەندەرانی سلێمانی چەند خاڵێکیان خستە بەردەم جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکەمیان جموجوڵی چەک و مەقاسە و کێشەی بانقیەکانە کە ڕێگری و ناڕەحەتیەکی زۆری بۆ بەڵەندەران دروست کردووە. دووهەمیان گەڕانەوەی پارەی تەئمینات کە وەک ئەمانەت لە لای حکوومەت ماوەتەوە پێویستە ئەوە بگەڕایەتەوە پێشتر بۆ بەڵێندەران و هەتاوەکو ئێسا نەگەڕاوەتەوە. کاراکردنی ئەو بڕیارەی جەنابی جێگری سەرۆکی حکوومەت 2850 ژمارەکەیەتی کە دەری کرده بوو سەبارەت بە وەرگرتنی چەکی بەڵێندەران لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتە کە بە چەند ڕێنماییەک لە وەزارەتی داراییەوە تۆزێ تەقید کرابوو. حکوومەت قەرزاری بەڵێندەرانە نزیکی تریلیۆنێک و 192 ملیارە تەنها 24 ملیاری لێ لەم دوو مانگا بڕیار دراوە ببژێرێت و ئەو مەبلەغەش زۆر کەمترە لەوەی بتوانێت بازار بجوڵێنێتەوە. بەڵام ئەمەلمان وایە وەکو تێگەشتین کە حکوومەت ئەیەوێ لە ماوەی 2 ساڵە ئەو مشکلانە نەیەڵێ قەرزەکان بەسەر خۆیەوە نەیەڵێ. بەڵەندەران گەشتبینن بە هەنگاوەکانی حکوومەت بۆ پێدانەوەی قەرزەکان تا پرۆژەکان لە سلێمانیدا جارێکی تر بکەوێتەوە سەر سکەی خۆی و کۆمپانیەکان جارێکی تر بێنەوە مەیدانی ئاوەدانی و جوانکردنی سلێمانی کە زۆرینەی پرۆژەکان لە ڕابردوودا وەستا بوون. هیواداری حکوومەت بە بڕیارەکانیدا بچێتەوە ئیشی باشتر بکات و ئەو قەرارش کە هاتووە 10 میلیۆن دۆلار شتێکی باشە. ینی کۆمەڵی خەڵک ینی پێ بوژاوەتەوە، ینی کۆمەڵە خەڵکی لەوانێ بڵم دەتوانن بڵم پارەی کرێ خانووی نییە. ینی ئێستا شتێکە دوو مانگە خەڵک بەدەگێ بەڕاستی دەستخۆشی لە حکوومەت دەکەین بۆ، بەڵام هیوادارین و بەرهێنانیش بگرێت و خەڵکی زۆریش چاوەڕێی ئەو پارەی و لەسەر ئەو بودجەیانە ئەو قەرەبووەش بەڕاستی شتێکی باشە کە بکرێ بۆ کۆمپانیاکە و کە تەنانەت ئەو قەرەبوویە کە کۆمپانیەکان تۆزە وەزعیان باش ببێ. لە 2 ساڵی ڕابردوودا قەیرانی دارایی بووە هۆکارێک تا زۆرینەی پرۆژەکان لە سلێمانی پەیام بکەوێت. بەڵام گەرێستا گوزەرێک بکەیت بە شەقامەکاندا دەبینیت کارکردن لە پرۆژەکاندا دەستی پێکردوێتەوە، بەڵام هێشتا لە ئاست خواستی بەڵێندەراندا نییە و خێرایی کارکردنی پرۆژەکانیشیان بە جێبەجێکردنی بەڵێنەکانەوە بەستوێتەوە لە گەڕانەوەی قەرزەکان بۆ بەڵێندەران. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.